بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستان من دانا محەممەد لە ئەڵلقەیەکی نوێی پرۆگرامی هۆڵی پەرلەمان بە خزمەتتان شاد بوومەوە. خۆشەویستان لە هێمووان ئاشکرای ئێستا ئێمە لە کاتی بانگەشەی چڕوپڕی لایەنە سیاسیەکانین بۆ هەڵمەتی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان. ئازیزان و خۆشەویستان کۆمەڵی دادگەری بە لیستی ژمارە 1970 لەم هەڵبژاردنە کە بڕیارە لە 20 ئەنجام بدرێت بەشداری کردو بێگومان لە هەر چوار بازنەکەی هەرێمی کوردستان ژمارەیەک کاندیدی ئامادە کردووە. لە نێو ئەو کاندیدانەدا ژمارەیەک خوشکی ئامادە کردووە کە هەم لە ڕابردوو هەم لە ئێستا هەم لە داهاتوو چاویان لەسەرە کە خزمەت بە دین و ژینی ئەم میلەتە بکەن. ئێمە لە ئەڵلقەی ئەم جارەدا میوانداری زۆر بەڕێز بەدری ئیسماعیل کاندیدی ژمارە 15 لە لیستی 1970 کۆمەڵی دادگەری لە بازنەی سلێمانیمان کردووە. با بەڕێزیان تەشریف فەرمێ. بەدرێ خان فەرموو. علیک سەلام. الله بەخێر بداتە بەدرێ سەرچاوەکانم یەخوا بەخێر بیت. بەدری ئیسماعیل و بەدرێ سیویلیشی پێ تۆ خەڵکی کوێی؟ ئەم سیویلێ چییە؟ خەڵکی گوندی معلومە. ئەی بۆ سیویلی؟ طبعاً کاوسەرگیریم کرد تەسکەرەکەم گۆڕابوو بە سیویلی و کاتێک کە ئەکاونتی خۆم دامەزراند ئەو کاتە بارودۆخی ئەمنی زۆر ئەوە نەبوو خوازێک بەڵێ وەکو ماخوازێک حەزم کرد چۆنەڵی ئەو کۆدەی لەسەر بێ ئەو نازناوە لە ئەوەوە چۆنەڵی یعنی با بڵین هاوسەرت یا ماڵە خەزورانت بە زۆر ئەم لە قەبیان نەسەپانەوە بەسەر تۆیە؟ هەرگیز نابە حسن و ڕزای خۆم وە تا ساژی ترەوە تەسکەرەکەم بۆتە سیوێلی بەزیتر شەرەفمەندم بە شانازی و خەڵکی گوندی معلومەم سەر بە شارباژێڕی دۆڵی جافایەت. تاوان سیوێلیش هەر شارباژێڕە؟ بەڵێ بەس ئەو سەختە و ئەم تەختە باش. بەردە قارەمان یان زوو پێوترا باینجان کۆمەڵگەی باینجان بۆ دادە بەدری چییە ئەم وشەیەم کەوت ئەم شوێنم کەوت لای جەنابەت چی بیری تۆ هێنێتەوە؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بەردە قارەمان چۆن ئافرەتە مەکەییەکان خۆشەویستێکی ڕەهایان هەبوو بۆ خاکی هیدایەتیان تەشبیه نەبێ بەردە قارەمان بۆ من خاکی هیدایەتم بوو و خاکی دەوە بانگەوازم بوو و خاکی دەستکەوتە گرنگەکانم بوو کە لە چوارچەوەی ئیسلامە خۆی بینێتەوە. بۆیە بست بە بست کۆڵان بە کۆڵان کوچە و کۆڵانەکانی تەواوی ئەو شارۆچکەیە مێژوویەکم لەگەڵیدا هەیە مێژووی سەروەرانە و سەربەرزانە و ئەتوانم ئەوەش بڵێم مێژووی پڕمەینەتی و ناخۆشیشمان هەبووە کە هاوسەرم وەک خۆم بانخواز بووە 14 ساڵ بەندە بەرپرسی ئەنجومەنی باینجان و بازیان و گۆپاڵە و هەردوو تەیناڵ و ئەو دەڤەرە بووە بە ئەڵایشەوە ئەویش بە هەمان شەو هەمان پۆست و پلەی هەبووە. لایانی ئەمنی ئەو کاتە زۆر ناجێگیر بوو هەر مانگێک ئەتوانم بڵێم زیاد بەڵێ زیاد لە 4 جار ڕاپێچ و دەستگیرەکرا لەسەر مینبەری مزگەوتەکان لەسەر گەیاندنی بانگی حەق و دەعوە و بانگەوازەکەی ئازارە درا منیش هاوبەش بووم لە ئازارەکانی ئەو. باش ناوی نەفەرە گەڵێم جگەل لە ئەوسی لە قەڕابەیی هەیەی لەگەڵتا ئەمێ پێناسەیەکیم بۆ بکە یا چییە گەێنێ بۆ تۆ چاوەڕێی چێ لێ بپرسم؟ هاوسەرم. مامۆستا ئازاد چییە بۆ تۆ جگەل لە هاوسەر؟ مامۆستا ئازاد دەتوانم بڵێم ئەو مامۆستا پەروەردەکارە بووە کە هەمیشە بۆتە پشتیوانێکی گەورە بۆ من و هێزێکی گەورە بۆ من. مامۆستا ئازاد ئەو هاوسەرە بە ئەمەکە بە وەفادارە بووە کە پەروەردەی من بەدەستی ئەو بووە لە هەر پێگە و شوێنێک بم هەمیشە خۆم بە قوتابی و پەروەردەی دەستی ئەوەزانم. جگەل لە هاوسەر؟ جگەل لە هاوسەر. زۆر باشە خۆی گەورە لێکتان نەکا و کوردوتنی ئەڵێ پیر و خەڕۆ. زۆر سپاس. دەستکەین بە قسە سیاسی و یاسایی و جدیەکان. من لە خزمەت. فەرموو بۆ سەر کورسی پرتەقاڵی. دادە بەدریە جەنابەت لە خولی پێنجەمی پەرلەمانتار بوویت. لێ دەپرسم خێرە و دووبارە خۆت کاندید کردوێتەوە هۆکار چییە دەتەوێت لە خولی شەشەمیش لە کورسی پرتەقاڵی لە هۆڵی پەرلەمان دانیشیت بۆ؟ وەڵجا من ئەمەوە بۆ بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی بانگەواز بۆ دەنگدەرەکانی پێشوم و ئێستا ژەوانەی کە متمانەی خۆیان بە من دەبەخشن ئەوە بخەمە ڕوو مێژوو شاهیدە کە من لە چەند بەرنمەیەکی یەک لە دوایەکدا ئەو پرسیارم ئاراستە کراوە ئایا ئامادەی بۆ جارێکی تر بۆ خۆکاندیدکردن و بربژێرکردنی
پەرلەمانی کوردستان من یەکسەر بە نەرێنی و بە هێڵی سوور مەزانی وەڵام مەیایەوە. بەڵام کاتێک چۆنەڵی هەندێک خۆناغ بەسەر بارودۆخی هەڵبژاردن و فەرمانە چۆنەڵی هەرێم یەک لە دوایەکەکان و تەجیلی پەرلەمان و بابەتی چواربازنەی هاتە ئاراوە، چۆنەڵی حیزب بە گرنگ و زەڕوری زانی کە تەکلیف کە توانم بڵێم تەکلیفێکی زۆر چڕ و پڕ و چەند تەکلیفێکی یەک لە دوایەک برایانی ئەندامانی ئەنجومەنی باڵا یەک لە دوایەک و برایانی قیادە و جەنابی شەخصی مامۆستا عەلی باپیر ئەمری پێکردین وتی ئێمە تەکلیفت لێ ناکەین ئەمرت پێەکەین کە بێ ئەم بڕیارێکە بەسەر تۆی دادەسەپێنی جێبەجێ بکەی. بەندە سوودمەند بووە لە حیزبێکی چۆنەڵی کە من بۆ چوونی خۆم بە دیلی کۆمەڵ نابینم، جوندیەکەم سوودمەند بووم لەم حیزبە، پەروەردە بووم لەم حیزبە، مناڵێک بووم هاتوومەتەنە ئەم حیزبە. ئێستا هەرچیەک بم لە هەر پێگەیەکا بم، هەر توانایەکی ئیلمیم هەبێ و بۆ نمونە پۆست و پایەکەم هەبێ بە ئەیگەڕمەوە بۆ وەک وەفایەک بۆ حیزب لە چوارچێوەی ئەو حیزبەدا، هەڵبەتە دوای فەزلی خوای گەورە و بەرەکەتی ئیسلامەکە خۆم لەوێ دابینە. بۆیە وەک جوندیەک ئیتاعی فەرمانەکەی جەنابی مامۆستا عەلی باپیرم کرد و بە پێویست و زەڕورم زانی کە مادەم حزب لە ئێستادا و لەم خۆناغەدا پێویستی بە منە من جوندیەکم ئەگەر بتوانم خزمەتێک بە سەحوەکە بکەم بە تایبەت بە کۆمەڵی دادگەری. باش بەپێی زانیاریەکانی من هەم لە خولی پێشوو پێنجەم کە کاندید بووی هەم لەم خولەش کە ئەچیت لە نێو خزم و کەس و کار و هاوڕێ و خوشکان و ئەو شوێنانی تۆ بانگەشەیتی هاکەی نابیسترێ بوو ترێ دەنگ بدەن بە بەدریا هەر ئەڵی دەنگ بن بە لیستی کۆمەڵی دادگەری و جاری وای خەڵک پرسێتی ئەرێ ئەمە کاندید بۆ یانە دوایەکە ئەو شوێنە بەجێشتووە بۆچی تۆ داوا ناکەی دەنگ بدرێ بە بەدری ئیسماعیل؟ وەڵاهی جامە بابەتێکی شەخصی خۆمە، ئەتوانم ئەمەش لێرە تیشک بخەمە سەرەوە بابەتەی کە دیسان کە جەنابەت پرسیارەکەمت لە من کرد کاڵێم پەروەردەی هاوسەرێکی زۆر چۆنەڵێ بە ئێرادە و خاوەن ئەزمون و وردم حەکیمانە بۆ بابەتەکانە چێ پێچێ بەشێک لە ئامۆژگاریەکانی ئەو بێوە خۆشم هەر چۆنەڵی خۆم بەوە مرتاحم لە خولی پێنجەمی پەرلەمانە کاتێک بانگشەمانە کرد. طبعاً دیارە تۆ بەربژێری ئەو حیزبەی ڕقەمە دیاری کراوە کۆمسیۆن پەسەندی کردووی و بە زۆرینەی دەنگی قیادە پەسەند کراوی لە ناو حیزبە بەردەوام لەسەر شاشەکانی کەناڵی پەیام و سۆشیال میدیا ئەمانە ئاگادارن کە من پەیامم هەیە کە من داوای دەنگ لە دەنگدەرانەکەم بە شێوە فەرمیەکە. بەڵام لە ناو جەماوەرە خەڵک طبعاً پێشینەیەکمان هەبووە ئەزمونێکمان هەبووە خزمەتی ڕەهامان هەبووە سپاس بۆ پەروەرێن بێدابڕان لە تەواوی چۆنەڵی جوگەکانی کۆمەلگا پێداویستەکانی کۆمەلگا وە لەگەڵ تەواوی ئۆرگانەکانی حیزبدانە بڕاوم بۆیە بە شەرەفمەندانە سپاس بۆ پەروەردگار کە خزمەتی خۆم کردووە ئەزانم کە ئەوە بڵێم نازانم پێ دەچێ بە نەفسی خۆم نامرتاحم ئەگەر بڵێم لە گرنگترین دەستکەوتەکانی من تێڕوانینی من بۆ بابەتی سەرکەوتن و بردنەوە و دەنگێنان نەجاح ئەوەیە کە لیستەکە سەرکەوتوو بێ. ئەمڕۆ کۆمەڵێک چالاکیەک لە دوایەکەم هەبووە لە تەواوی چالاکیەکان ئاوتومە ڕاستە من بربژێرم پێ دەچێت لە ئەدای من بۆ نمونە مێژوو 4 ساڵی من ڕازی نەبوو بیا تێبینیەکت هەبوو بێ بەڵام خۆ لیستێک هەیە گرنگ ئەوەیە تۆ دەنگدەری ئەو لیستەبی ئەگەڕێتەوە بۆ کۆمەڵ بۆیە خەڵکی ئەمان ناسێ مێژوو شاهیدە و 4 ساڵ و نیوی کاری پەرلەمانیمان ئەلحەمدولیلا ئەتوانم بڵم بە ئەدایەکی باش کە کاری پەرلەمانتاری کاکدانە کاری پەرلەمانتاری شەو ڕۆژی بۆ نییە هەفتە و ڕۆژەکانی هەفتەی بۆ نییە مانگ و ساڵی بۆ نییە ئەو 4 ساڵی کە تۆ سوێندی یاسایی ئەخۆی کاتەکەی تۆ 24 کاتژمێریە 24 کاتژمێرە بێت تۆ لە ئامادە باشیابی بۆ خزمەتی خەڵک و نوێنەراتی گەلێک دەکەی دەبێت سەربەرزانە سەربەڵندانە احتیفاز بە ئەو سوێندە یاساییەوە بکەی کە خواردوتە لە بەردەم خەڵکی هەرێمی کوردستان. جا من بە حکومی تۆزێک نزیکم لە خێزانی ئێوە شایەتیە ژێم کە ئەمەی جەنابەت لەم 4 ساڵ و نوێی باسیەکەی هەموو لەسەر حسابی مامۆستا ئازاد و مناڵەکان و خزم و کەسوکاری خۆت بووە ئەمان لە سلێمانی و تۆش لە هەولێر. باش ئەگەر دەرنەچویتی چیە بێت؟ کاک دانا من جاری یەکەمیش ئەوەم بۆ هەموو دەنگدەرانی خۆم ڕوون کردبەوە و لە تەواوی بەرنامەکانە ئەوەم ئەوێت
ئەوەی من لای من مەبدەئە کاکدانە پاراستنی خوشکوبرایەتی تەواوی کاندیدەکان. ئێمە تعلقمان بە یەکترەوە هەیە، بەرکەوتنمانە بێ بانگەشی مسابقەیە بابەتێکی ئەوەیە، بەڵام هەمیشە وتومە من بانگەشەیەک و مسابقەیەک و منافەسەیەکی شەریفانە ئەەکەم. باشە بۆی لە چوارچێوەیەکی هاوسەنگا بێ. کاتێک کە دەرچوون بۆ پەرلەمان شەرەفمەندانە لە خوشکوبراکانم جیا ببمەوە، وەگە دەریش نەچووم هەر بە شەرەفمەندانە بتوانم دوای ئەوە سەلامیان لێ بکەم. بڕیاری شما بوو ئەگەر دەرنەچم یەکەم کەس تایبەتی کە لە ڕەگەزی ژن دەرپچێ یەکەم کەس خۆم بم پەیوەندی پێوە بکەم و پیرۆزبایی لێ بکەم. ئێستاش وەکو ئیشارەم پێدا من جەنابی مامۆستا عەلی باپیر تەکلیفی کردووە کە کاندید بم، شەرەفمەندم شانازی پێوەکەم و تەواوی قیادەمە لێی مەمنونم و تەواوی حیزب و ئۆرگانەکانی حیزب کە تەکلیفیان کردووە من ئاگادارم بە کۆمەڵک هەنگاو. دەرچووم سوپاسی خوا دەکەم دیارە خوا ئەوەی بۆ من بەخێر زانیوە، دەریش نەچووم هەر سوپاسی خوا دەکەم دیارە خوا ئەمەی بۆ من بەخێر زانیوە. بەڵام خۆشحاڵم لەبەر ئەوەی کە وەڵامێکم بۆ خوای خۆم پێیە، وەڵامێکم بۆ حیزبەکەم پێیە، وەڵامێکم بۆ جەماوەرەکەم پێیە کە تەکلیفیانە کرد دووبارە کاندید بم، نەفسم مؤەزەب نابێ و توانیومە چەندەنگێک بۆ کۆمەڵی ئیسلامی دەستەبەر بکەم. ئەگەر دەریش چوو سوپاسگوزارم. لە خولی پێنجەمە کۆمەڵک فراکسیۆنی کۆمەڵک پرۆژە یاسا خۆی ئامادەی کرد، خۆی پێشکەشی کرد، بەڵام وەلاخرە یان کات نەبوو یا بەئەنقەز وەلاخرە وە لە کۆمەڵک پرۆژە یاساشە کە هاوڕەکانی تردان لە پەرلەمان دەریان کردوزانی وتانە لە مەسلحەتی دین و ژینی خەڵکە بەشداری کاراتانە بووە. چین ئەو پرۆژە یاسایانەی لە خولی پێشوو وەلاخران بە ئەنقەست ئەتانوێت لەم خولە ئەکتیڤیان کەنەوە گرنگترینیان. کاک داناگیان 43 پرۆژە یاسا وەکو فراکسیۆنی کۆمەڵ ئێمە ئاراستەمان کرد. خۆش بەخەنانە چەند پرۆژە یاسایەک بوو بە یاسا. زۆر جار ئەوە گرفتەکە بوو کە سەرۆکایەتی پەرلەمان ئەو دەسەڵاتەی خۆی چۆنەڵی ممارەسە نەکرد کاتێک پرۆژە یاساکان هاتنە پەرلەمان لەگەڵ حکومەتدا لەگەڵ بەڕاستی سەرۆکی حکومەت ئەنجومەنی وەزیران ئەوە ڕێکەوت بوو. پرۆژە یاسایە کە هاتە پەرلەمان ڕەهەندی دارایی هەبێ دەبێ بێتەوە بۆ حکوومەت و ئەنجومەنی وەزیران بڕیاری لەسەر بدا بە کۆمەڵک فلتەرە بڕوات ئەنجا ئەوکەی لەسەر بکرێ. بەداخەوە جاری وە بۆ پرۆژە یاسایەکانی ئێمە کە ڕەدەکرایەوە ئۆباڵەکان دەخستە ئەوەی کە ڕەهەندی دارایی زۆرە و هەتا دوایی کەمە چۆنەڵێ بە جۆرێک لە جۆرەکان مماتەڵە پێکردن بوو. بەڵام خۆشبەختانە کۆمەڵێک یاسایی جەوهەری کە دەستکەوتە بۆ فراکسیۆنی کۆمەڵ لە خولی پێنجەمی پەرلەمانە بەنمونە بیمەی کشت و کاڵی کە الحەمدوللا بوو بە یاسایی ئێمە بوو. پرۆژە یاسای کار کە زۆرترین ماندووبوونمیان تیاوە کرد کە من چۆنەڵی بێژگەلەوەی کە بڕیاردەری لێژنی مافی مرۆڤ ئەندام لێژنی کاروباری ئافرەتان هاتین بابەتی ڕاهەندی ئافرەتان لەم یاسایەدا چۆن جێگە بکەینەوە، حقوقی ئافرەت، مافە داراییەکانی، مافە معنەویەکانی، مافی ئیمتیازی، مافی پۆستی و ئیجازەی ویلادە و دایکایەتی، هەموو ئەوانەمان لە یاسای کارە کۆمەڵێک بڕگە و بابەتی جەوهەری گرنگمان دەستەبەر کرد. یاسای کار کۆمەڵێک فراکسیۆن ئەوەی کردبوو و یاسای خاوەن پێداویستی تایبەت ئێمەش هەمان بوو، فراکسیۆنەکانی تریش ئەویان کردیان کرمان بە یەک یاسا ئەو یاسا باشەی تیا لەدایک بوو. بەڵام بەداخەوە کاکدانا تا ئێستا چۆنەڵی لە هەرێمی کوردستان ناتوانم بڵم ئەوەندەی جێبەجێنەکردنی یاسامان هەیە، فەراغی یاسامان ئەوەندە نییە، بۆیە بەشێکی کەم لە یاسای خاوەن پێداویستی تایبەت جێبەجێ کرا ئەوەی ئێمە جەختمان لەسەر کردەوە وەک فراکسیۆنی کۆمەڵ و لە پرۆژەکەی ئێمەدا چۆنەڵی زۆر جەختمانە کردەوە و لەسەری هەڵوێستەمان کردبوو. بابەتی ڕخساندنی هەلی کار بۆ خاوەن پێداویستی تایبەت کە لە ئیقلیم و وڵاتە دراوسەکانمان ئەو مافیان بۆ دەستەبەرکرا لە زۆرێک لە فەرمانگان لە کەرتی گشتی و کەرتی تایبەتیش تا ئێستا ئەو مافە بۆ خاوەن پێداویستی تایبەت و فەرمانبەری خاوەن پێداویستی تایبەت کە بە یاسا بۆی دەرکراوە دەبێ ئەو مافی پێدرێت جێبەجێ نەکراوەیەکی تر لە یاسا گرنگەکانی ئێمە زۆر پێوەی ماندوو بووین وەک فراکسیۆنی کۆمەڵکە ئێستا بەڕاستی ئەم مەترسیە گەورە ڕووی لە هەرێمی کوردستان و تەواوی شارەکانی هەرێمی کوردستان کردووە بابەتی موادی هۆشبەرە. ئێمە هەستاین کاتێک راپۆرتی پرۆژە یاسای موادی هۆشبەر و کارتێکەرە عەقڵەکانمان نووسیەوە
طبعا ئێمە دەیگەڕێنینەوە بۆ فراکسیۆنەکانی خۆمان هەر نوێنەری هەر فراکسیۆنێک بەندە من نوێنەری لیژنە فراکسیۆنی کۆمەڵ بووم لە لیژنە چۆنەڵی پێداویستیەکانی ئاو یاسایە بڕگۆ بابەتەکانی ناو یاساکە بە هاوکاری بە ویژدانەوە بێ بڵێم برای زۆر بەڕێز و ماندوونەناسم مامۆسادانە کە ڕاوێشکاری ئێمە لە فراکسیۆن ئەوانەمان ئەبردەوە بۆ هۆڵی پەرلەمان بۆیە زۆرترین هەڵوێستەمان لەسەر بابەتە کرد کە ئەگەر بێت و ئەو یاسا پەنجەمادەیە لە هەرێمی کوردستانە جێبەجێ بکرایە ئەم مەترسیە گەورەی کە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە لەسەر هەڵدانی زۆری بەکارهێنەرانی موادی هۆشبەر و تاجرانی موادی هۆشبەر کە زۆربەی هەرە زۆری گیراوانی ئاسایشە گشتیەکان و سزادراوان لە سەدا ئەتوانم بڵم 85 ئەوانن کەمە بوویەوە ناڵم بنە بڕەکرا بە نمونە یەکێک لەوانەی کە فراکسیۆنی کۆمەڵ زۆر جەختی دەکردەوە کە سنتەرێک دابمەزرێنێ من وەڵامەکەم دەست نەکەوت من نەوت چیتان کردو وتم چی گرنگ هەبوو نەکراتانێت لەم خولە لە شەشەم پێشکەشیکەنەوە ئێمە ئەو 43 پرۆژە یاسایی کە بە زەڕورمانزانی بە فەراغمانزانی لە هەرێمی کوردستانە بەداخەوە بە نمونە ڕەت کرا لە بەڕەهەندی دارایی ئێمە دووبارە ئەم پرۆژە یاسانە و بە کۆمەڵێک پرۆژە یاسای جەوهەری تر و ئەوەی لە کۆمەڵگەدا پێویستە و بزانین ئێمە لە بابەتی پرۆژە یاسای بۆ نمونە ڕەخساندنی هەلی کار یا بە نمونە دانەمەزراندنی گەنجەکان بە پرۆژە یاسا بە کۆمەڵێک بڕگۆ مادەی گرنگ یاسای بۆ نمونە هەندێک پرۆژە یاسای گرنگی ترمان هەبوو کە لێستا بەداخەوە لێستادا ئەوانەی کە ڕاستەمان کردبوون لە یادم نەماوە پرۆژە یاسای تری گرنگمان هەبوو لەسەر بابەتی بۆ نمونە دەستکەوتەکانی ناوخۆ باشە ئەوانەمان هەر هەموو کردوتە پرۆژە یاسا یەکێک لەوانەوە ئێمە جەختمان لەسەر کردوتە بابەتی کەرتی پەروەردە و کەرتی کشت و کاڵی کەرتی تەندروستی و بابەتی کۆمەڵایەتی ئەوانە هەر هەمووی بە یاسا ئامادەیە و ئامادەی پرۆژە یاسای تریش ئەگەر دەست و پێمان نەبەسرا ڕاستی بکەن و ئومێدەکەین ببن بە یاسا باشە ئەمە لەسەر ئاستی فراکسیۆن هەچیت باس کردێ ئەگەر من لێت بپرسم گریمان من دەنگدەری تۆ بووم لێ دەپرسم چ یاسایەک تۆ دەست و پەنجەی توی تیا و دەستخۆتی توی تیا بوو تۆ لە پشتی ئەو یاسایە بووی وەکو بەدرێ ئیسماعیل شانازی بە چی بکاری پەرلەمانیتەوەکەی چیم جوابێتەوە لە ئامادەکردنی یاسای کارە زۆرترین ماندووبوونم بینی لەبەر ئەوەی کاکدانە لەگەڵ زۆرترین توێژی خاوەنکار هەم لە کەرتی گشتی هەم لە کەرتی تایبەت هەم لە ئامادەکردن بە ڕاپۆرتەکە هەم لە ڕیزبەندی ئەو پێداویستیانەی کە خاوەنکارەکانیان لە یاساکەدا جێ بکەرێتەوە هەم بە جەولەی مەیدانی هەم پەیوەندی بە کارگەکانی شار و دەرەوەی شار هەم کۆمەڵێک هەنگاوی ئەمەلیم ناکە سپاس بۆ خوا لە ناو ئەو یاسادا دەستەبەر بوو کە یەکێک لەوانەی کە بۆ ئێمە دەستەبەر بوو شەرەفمەندیە بۆ فراکسیۆنی کۆمەڵ بە ئینسافەوە با بڵم ڕووپاخانیش پشکشێری بەرکەوت لە بەدواداچوونی کۆمپانیەکان و کەرتی تایبەت کە دەبێت ئیلزام بکرێن ئللا بە ڕێژە کۆمەڵێک لە گەنجانی دانەمەزرا و دەرچوانی زانکۆی پەیمانگای دانەمەزرا و هەلی کاریان پێ بدرێ تایبەت بەندە لەبەر ئەوەی دەنگێکی زۆرم لە منتیقەی بەردەقارەمان و چەمچەماڵ ئەو منتیقەیە هێنابوو زۆرێک پیشەسازی پڕ لە کارگا بەڵێ بەتەکید کاکدانە ئەوەی بۆە مای دڵخۆشی بۆ منەوەی ئەو پرۆژە یاسانەی کە کارم تیاکرد بە تایبەتەوە بابەتی یاسای کار بە مەیدانی چوومەتە کارگەکانی منتیقەی بەردەقارەمان لەگەڵ خاوەنکار لەگەڵ قایمقامی منتیقا لەگەڵ خاوەن کۆمپانیەکان کە زۆرترین ئەلحەمدوللا هەلی کار دراوە بە ئەو منتیقەیە کە بە پێی یاسا دەبێت جەنابەت لە لیژنەی مافی مرۆڤیش بوویت پێکرد لە پەرلەمان پێکم لە چاکسازیەکان پێکرد لە گرتوخانە و چاکسازیەکان یعنی بەدریەخان لەگەڵ ڕاگیراوان و حکوم دراوان و چاکسازیەکانە لەوێ چیت کرد لەو لیژنەیە چیت کرد چیت بۆ چاکسازیەکان کرد بە کوردی بە حکمێمە لە لیژنەی مافی مرۆڤ بووین گشتگیر بوو ئیشەکانمان زۆر بەرفراوانە بوو لە هەر جێگەیەک هەر پێداویستێکی هاوڵاتی هەبوایە بەدریا وەک بڕیاردەری لیژنەی مافی مرۆڤ بوونی هەبووە لە دەرماڵی قوتابیان 15 ڕۆژ لەگەڵیان لە شەقام بووم
لە فۆرمیزان کۆلاین 15 ڕۆژ لەگەڵیان لە شەقام بووم هەتا ڕێکارە پەرلەمانی و نوقتەی نظامی و ئاراستەکردنی نووسرا و وەزارەتی پەروەردە وەزیری پەیوەندیدار و تا دوایی مامۆستایانی وانەبێژ دەبێ بکرێن بە گرێبەست مامۆستایانی گرێبەست دەبێ بکرێن بە هەمیشەیی ئەمانە هەمووی بە فلتەری پەرلەمانی و ئەو دەسەڵاتەی کە پەیڕۆ پێداین بەڵێ ئێمە لە چوارچێوە ئینسانیەکەی لەکوێ پێویستیان بە ئێمە هەبوو بێ هاوڵاتیان گربوونەوەیەک داخوازیەک بێجگە لە مڕاجعی یەک لە دوایەکی ڕۆژانەی یەکشەمە بە سابتی کە من مڕاجعم وەرەگرت و دەمکردە نووسرا و ئاراسەلایانی پەیوەندیدارم دەکرد خۆشبەختانە لە دوو راپۆرتی نووسینگەی سلێمانیدا بە چالاکترین پەرلەمانتار ناوم دەرکرا غایباتە چۆن بوو لە پەرلەمان و لە لیژنەکان لە راپۆرتەکانی تری ئەوەی کە ڕێکخرای پێوە بزانم ئەو کردی تقریبان لە سیانە هیچ غیاباتێکم نەبووە و زۆرترین مشارەکە و قسەکردنمە بووە و لە نووسینگەی پەرلەمانی بە چالاکترین ئەوە ناوزەند کرام بۆیە لە لیژنەی مافی مرۆڤ زۆرترین بەرکەوتن دەبێت لەکوێ حاجەی خەڵک هەبوو بێ لەوێ بووم سەبارەت بە چاکسازیەکان تەنها چاکسازی نەبووە ئێمە 6 چاکسازیمان هەیە کاکدانە چاکسازی گەوران و مناڵان چاکسازی گەوران ژنان و مناڵان نەوجەوانان 6 بە 6 لە تەواوی پارێزگاکان و ئاسایشە گشتیەکانی هەولێر دهۆک سلێمانی گرتن و گواستنەوەی هەرسێ پارێزگاکە شەڵتەری هەرسێ پارێزگاکە بەڕێبەراتی تونتوتیژی هەر پێ پارێزگاکە لە هەر شوێنێک پەیوەندی بە لیژنەی پەیوەندیدارەوە هەبوو بێ و نەبوو بێ بۆ تەواوی لیژنەکان من لە دوو لیژنەی معنیە هەبووم بەڵام بۆ تەواوی لیژنەکان بۆ ئەو قافە بووم بۆ تەندروستی هەبووم بۆ سامانە سروشتیەکان هەبووم بۆ دارایی هەبووم بۆ تەواوی لیژنەکان لەکوێدا پێویستی هەبوو بێ ئەوە سەرۆکی پەرلەمان بۆ خۆی شاهیدە و پرۆتۆکۆلی پەرلەمان ئامادەیە و یوتیوبی پەرلەمان ئامادەیە دەتوانن بگەڕێنەوە بۆ سایتی پەرلەمان سەروەریەک هەیە سپاس بخوا بۆ فراکسیۆنەکەم و بۆ حیزبەکەم بە فەزلی خوا نەک بە ئازاتی شانم و کاک دانامێت تشک بخەمە سەر ئەوە زیاد لە 500 کەسی گەنجی بەشمەینەتی هاوەی کە خۆپیشاندانیان کردوە زیاد ئەچێتە 600ەوە کە بەندە دەستی باڵای هەبووە بە ڕێکاری پەرلەمانی بۆ ئازادکردنیان و خۆپیشاندەران ڕۆژنامەنووسان بێ جیاوازی ئەگەر ویست بێتم مافی کەسێک بگێڕمەوە لە پێشە ئەوانەی نەوەی نوێ وەرگرتەوە وەکو منەتێک دەمەوێت ئێستا ئەوان گویان لێمە بە تەحەداوە دەیڵێن پامنێرەکانیان لە پێشدا کۆمپیوتەر و کامێرا و میمۆری و پێداویستەکانی ئەوان وەرگرتەوە پاشانی فراکسیۆنەکەی خۆم و هیە گرت و بێ جیاوازی کارم دەکرد وەکو وەسێتی مامۆستام جێبەجێ کرد ئێمە بە نەفەسی حیزباتی کارمان نەکرد بە نوێنەرایەتی گەل کارمان کردوە زۆرێک لە سزادراوانی بەشمەینەتی بە زوڵم و ستەم سزادراومان ئازاد کرد 22 ساڵمان ئازاد کردووە 28 ساڵمان ئازاد کردووە 18 ساڵمان ئازاد کردووە ئەمانە بەستەم هەبووە لە بینی ژیان و مەرگا بۆ چیرۆکەکانی هەمووی دەزانن و دەبینن و دەبیستن هەم لە پەیجەکەی خۆم هەم لە سایتی پەرلەمان کە ڕێکارە ئیداریەکانمان گرتوۆتە بەر ئەلحەمدوللیلا جێگە دەستمان دیارە تاکە پەرلەمانتار بووم لە تەواوی خولەکانی پەرلەمان لە لیژنەی مافی مرۆڤ کە بەندە سەرۆکیش نەبووم بڕیاردەر بووم ڕۆیشتم دەستم بۆ هەندێک بابەت و کەیز بردووە لە چاکسازیەکان کە هیچ کەسێک نەتوانێت دەستخۆش بێت کاتمان کەم ماوە پرسیارم ماوە لە لیژنێکی گرنگی کەش بووی لەوانەیە زۆر کەسیش ئەسڵەن تااقەتی نەبوو بێ بچێ ئەوی پێوتر لیژنەی داکۆکی لە مافی ئافرەتان جام لەرەوە ئەم پرسیارە بکەم چۆن لە ڕێگەی یاساوە هەم لە ڕابردوو هەم لە داهاتوو ئەتانەوێ پارێزگاری لە شکۆی خێزان بکەن هەروەها بەها باڵاکانی ئەم کۆمەڵگەیە و خێزان کچی گەنج کوڕی گەنج کۆمەڵگە بەلا ڕێیان نەبرێ بەڕاستی بێجگە لە یاسا کاکدانا ئێمە ئەومان گەیاندە پەرلەمان و هۆڵی پرۆتۆکۆلی پەرلەمان لە بۆنەکانە لە 8 مارسا لە بۆنە ژنانیەکانە جاریوا بوو 200 فەرمانبەری ناو باڵاخانی پەرلەمان تەبەن بەشداریە کرد کە ئێمە بە ئەوانەی پەروەردەیی و خێزانی و ئەوانەمان ئەوتەوە و یەکەم کاری من لەو لیژنەیەدا کە ئەنجاممدا خۆشبەختانە گرفتی 150 فەرمانبەری ژن کە نووسراویان ئاراستەی تەواوی فراکسیۆنەیەک لە دوایەکەکانی دەسەڵات و سەربەدەسەڵات و لایەن ئۆپۆزیسیۆنەکانی تریش کرد بوو بەندە بوو کە بە کۆمەڵێک ڕێکاری پەرلەمانی و مراجعەم لەگەڵ سەرۆکی پەرلەمانە چارەسەر بوو ئەمە ئەو و سەبارەت بە یاسای هەنگاوی یاسایی ئێمە لە ڕابردوودا مێژوو شاهیدا کە چۆن ئەڵێی
بە ئەو پەڕی توانامانەوە هەوڵی ئەوەمان داوە پیرۆزیەکانی خێزان، بەهاکانی خێزان، گرنگی خێزان، تاکی خێزان، کۆمەڵگا و تاکەکانی کۆمەلگا بپارێزین بە یاسا بەرەنگاری بووینەوە. بەنمونە ئەو پرۆژە یاسایی کە وتمان بەرکارە، بەڵامیشتیان هەموارێکی بکەن بە ستایلێکی زۆر مەترسیدار کە تۆ وەکو باوکێک زەرەری لێ تەواوی جمگەکانی خێزان و کۆمەلگا و تاکی خێزان و کوڕکس و گەنجەکانمانەدا بنمونە جەندەربازی، هاوڕەگەزبازی، ئەو شتانی کە ئیسلام بە هێڵی سووری زانی و تۆ بەم یاسایە جێگەی دەکراوە بۆت نەبوو لەسەری بێتە دەنگ لەبەرەی لە پەرلەمانی کوردستان تۆ وەک باوکێک بۆت هەبوو بۆت نەبوو دەنگ بەسەر کچەکە دابرسکەیتەوە لێ پێچین و ئیجراعاتی لەگەڵا بکەی لێی نەپرسی لەکوێ بووی بە ئارەزووی خۆی ممارەسەی ژیانی خۆی لە ئەستۆی خۆیەتی کەی دێتەوە کەی ئەڕوا لەگەڵ کێ کارەکە هاوڕەکەی کێیە تەنانەت یەکێک لە بڕگەکان ئەوە بوو کە من طبعاً پرۆژە یاساکە کە تەواو بوو من ئیمزام نەکردوتیان بۆ لەوتم لەبەرەوەی تێبینیم هەیە کاتێک کە ئەوان چوونە سەر مەنەسە بۆ شیکاری پرۆژەکە کە بەندە بڕیاردەر بوو دەبووە من پرۆژە یاساکە بخوێنەوە لەبەرەوەی بە دروستم نەزانێت چوومە سەر مەنەسە دژی وەستامەوە و یەکێک لەوانە گەر کاکدانە کوڕەکە ڕۆژێک درەنگ بگەڕاتەوە بەس تۆزێک بە نەمەڵێکی زبر دەنگت بەرز کرداتەوە لەکوێ بووی ئیتر لە بەنمونە نێرگە لە ئەکێشێ لە سنتەرەکانە موادیۆژبەر بەکارهێنێ جەریماکە خراپەک ئەتریاگە کێشێ هەرچێگەکە نابێت تۆ ئیجراعاتی لەگەڵا بکەی مافێکی ئینسانیە کە ئەمە خاڵێکی مەترسیدار بوو. بۆیە ئێمە بەس بە یاسا وعد بە تەواوی دەنگدەرانی خۆمان دەدەین کە بە یاسا چی پێویست بێ جمگەکانی کۆمەلگا و خێزان و تاکی خێزان دەپارێزین بۆ ئەوەی کە ئێمە لە وڵاتێکی ئایندۆست و ئاین پەروەرین وڵاتێکی ڕەسەن بە هیچ جۆرێک ناهێڵین دەست بۆ پیرۆزیەکان ببردرێکە هەدەف و ئامانجیان بوو سپاس بخوا بەرمان پێگەشت. کەمتر لە یەخولەک چیت هەیە بۆ دەنگدەرانی بازنەی سلێمانی پارێزگای سلێمانی؟ من لێرەوە بە تەواوی دەنگدەران و هەوادارانی لیستی کۆمەڵ لیستی 147 کۆمەڵی دادگەری دەڵێم هیچ کاتێک پەیمانێک بەڵێنێک پەیامێکمان نەبووە کە ناڕاز بێ و دوور بێ لە ڕاستیەوە شتی زۆر زەبەلاحمان نەوتووە کە توانای هەزمکردن و کارکردنمانە بێ لە چوارچێوەکەیدا بۆیە مێژوو شاهیدە لەگەڵ پەیامەکانمان ڕازگۆ بووین و ڕازگۆ دەبین بە ڕازگۆیی کار دەکەین بە ڕازگۆیی و دڵسۆزی دەمێنینەوە ئێمە پەیمان دەدەین دەنگەکانتان بە زایع ناچێ و ئینشاڵڵا دەبینە بەرگریکارێکی سەرسەختی گەلەکەمان وێنەرایەتێکی ڕاستەقین. زۆر باشە لە کۆتاییە ئێمە سوپاس دەکەین کاتی خۆت بەخشی بە ئێمە جا پێشەوەی تۆ بانکەمێرە لەم تیانووسە شتێکی تایبەت بە یەک دوو دێڕ بۆ دەنگدەرەکانی خۆت بڵیت بنووسیت من داوا لە دەنگدەرانی بازنەی سلێمانی یەکەم ئەو مەترسیانی لەسەر خێزان و گەنج و لاو و ئەو هەموو چالاکی کە لە چاکسازیەکان ئەو هەموو گەنجەی کە خراوەتە سەرکار ئەو هەموو گەنجەی کە لە کونجی زیندانەکان ڕزگار کراوە لە ڕێی ئەندامەکانی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری و بەتایبەت بەدرێخان ئەگەرەتانەوێت ئەمانە زیاتر بن ئەو کورسیە ڕەشانەی پەرلەمان پرتەقاڵی ڕێژکەن و دەنگەکانتان بۆ لیستی 147 دادگەری بێ. فەرموو بەدرێخان وەرێرە لەم تیانووسەیە بە چەندێڕێکی کەم چیت هەیە بۆ دەنگدەرەکانی خۆت فەرموو ئەیان تایبەتە بە دەنگدەری خۆت. دەستخۆش بێت بۆ هیوایی کە بەدری ئیسماعیل بەدری سیوەیلی خۆت پێت خۆشەوە بڵێن ببینەوە لە هۆڵی پەرلەمان لەسەر کورسی پرتەقاڵی فراکسیۆنی کۆمەڵ حزوڕت هەبێ. بینەرانی عزیز و خۆشەویست ئەتاڵکەیەکی نوێ لە پرۆگرامی هۆڵی پەرلەمان لەگەڵ کاندیدێکی بەڕێزێکی دیکە هەموو لایەک بەخوای گەورە ئاسپێرین لیستی 147 ئامانەتی ئێوە بێ و بە دەنگەکانتان کورسی ڕەشەکانی پەرلەمان پرتەقاڵی ڕێژ بکەن.